5,000 مەلا هەیە و 3,000 مزگەوت لە کوردستان هەیە. 5,000 مەلا و 3,000 مزگەوت. شەرم نییە یعنی ئەوە بۆ شەستی مان کە لە هەولێر دەڵێن شەستی مانگ واتە بێشعوری لەرێ لای شەستی مانگە. ئەو حکوومەتە هەر کات دەکوژی ئەوە ڕێک نەکەتن لەگە عراقیش ئەو یعنی ئاشک نەزان بیژێڕی هەر ئەوەی لێ دەرەچی بە 100 زانە چانابی. بەڕێزان کاتی ئەوەیە خەڵک داوا بکە بە قوربان ئەو حکوومەتە کات دەکوژی ئەو دوو حیزبە کات دەکوژن ئەو بەرپرسانە خەڵک وەزئی پەرێشانە ئەی هاوار ئەمن لەو دووریم بەس نامەم لۆ دێ بەس زانیاریم لۆ دێ خەڵک لەو پەڕی پەرێشانیە خەڵک دەبێ قسە بکە چەندە خۆش پێ کەسایەتیشی گرنگی ناو کۆمەلگایە دەبی زیاتر قسە بکەی ئەگەنا شەرمە ینی زەد نەفس و کەرامەتەک دەهێڵدرێتەوە کاتێک تۆ دوو مانگ بچی دەوام بکەی پارەشت نەدەنی کورایی هاوار برای خۆت خەز کەسی عزیزی خۆت جارێک پیاوە ڕۆژێک چاکەی لەگە دەکەی دووسێ دەست حەقت نەداتێ غەدر لێ بکە لی بە دەنگ دەی ئەو بێکەرامەتیت چییە قەت نەڵێن لە ئەوروپاشە یعنی ئەمە لەو دووریەی ئەوی لە دەستمان دێ دەیکەن لەوە زیاتر ناکرێ بە کورتی بەڕێزان مەلاکان من دەزانم بەشی زۆرتان هەن ینی قسە دەکەن بەس بەشی زۆرتان کاکە بە دوو مەولود و بە دوو خودبە و بە دوو ژن هینان و بە دوو سڵ پارەوەردەگرن بەس شەرما کاکە ئەدی ئەو باوەڕەی یعنی مەلا هەفتانە دەستە سەر غودبەی مینبەری کێشە و ئازاری خەڵک ئەوە دەکات ئیکاچ خۆم 8 هەفتە ئەو بۆ 10 هەفتە لەو دوو مانگەی دەکات تقریبا 9 هەفتە لە 10 هەفتە وجدانتان نەیجوڵە باشە تۆ چۆن شەرم لەو قورئانە ناکەی کە خوددا باز لەوە دەکات لە دژی ستەم بە ئەو ئاینەتان بانگەشەی دەکەن لە دژی ستەم بن تۆ یەک بە خۆت بڵێ مامۆستا گیرەتت نەبی داوای قوت و ئازاری وکەی کاچ خۆم خەڵک چل لا گوتارت بکە تکاتان لێ دەکەم بە غیرەت بن ڕەوشەکە بەو شێوە نییە چەندی دەگرن دەکوژن لە سەردەمی بەس خەڵک لە سەجادە گول لە باران دەکرا کۆڵینەتدا با دوو کەس شەقی لێ بدرێ با دوو کەس بژیرێ کاچ خۆم بەس ناکرێ ئەو غەدرە ئەو ناحەقیە گەورە لە بەرامبەر ئەو میلەتەی بکرێ بە ملیارەها دۆلار هەبیتن کەسی ئامادە نەبن کەسیان موچە بدەن کات بکوژن گاڵتە بۆ میلەتە بکەن ئەو هەموو دەزانیت چی ڕۆکەک لەو ماڵانە هەیە لەنا ئەو خەڵکە بۆیە جارێک خەڵک دەنگ هەڵبڕن لە مەلای لە کەسایەتی مامۆستای زانکۆ ئەی هاوار جورئەت نەکەی داوای موچەت بکەی یعنی کە خۆت پێ کەسایەتی بی خۆت پێ ڕقەمەشی گرنگی نا و کۆمەلگایە بی جورئەت نەکەی دوو مانگ ئیش بکەی داوای موچەت بکەی چ بە شەرەکی بەجددیمە 5,000 مەلا پێ سەتی داوا نەوێری بکاتن چ پەیامەکتان پێیانگۆ لە ناو کۆمەلگا